سڵاو لە بینەرانی ئازیزی بەرنامەی مایکە سوورەکە گەڕاینەوە بە کۆمەڵێک خەڵات و دیاری زۆر تایبەت پرسیاری زۆر ئاسانم ئامادە کردووە دەچم دەپرسم بزانم کێ دەتوانێت ببێتە خاوەن خەڵات لەگەڵمان بن با بڕۆین. باشی؟ نای بەڕێزە؟ سەفوان. کاک سەفوان. خەڵکی کوێی کاک سەفوان؟ خەڵکی مووسڵی. خەڵکی مووسڵی. بەخێر بێ سەر چاو. لە هەولێر دادەنیشیان بە میوانی هاتوویت؟ ناو لە میوانەتی هاتم. بەخوا بەخێر بێ سەر چاو. ئەو برادەرە بۆ نایە بۆ لامان؟ وەرە. وەرە. تعال عمي تعال زميل. کوردی نازانێ؟ والله عرب احنا. ئێ باشە مشکلە نییە. فامیلی مۆڵتان پێ خۆشە؟ خۆشە والله. هیچتان کڕیوە؟ نا والله جواب تازە هاتیم. باشە. بۆشت کڕین هاتونیان بۆ پیاسە؟ نا والله لە پیاسە هات. بۆ پیاسە یاخوا بەخێر بن سەرچە لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنن زیرەکن زانیاریتان باشە؟ باشە باشە. برادەرەکە بڵێ یارمەتیت نەیە؟ تعال عاوني شوية. عايز شي عربي؟ لا عادي. نا بە کوردی ئەمانەوە قسەمان بۆ بکە؟ والله کوردەکەم باش نییە. کوردی عیبی چییە؟ وەنی بە کوردی قسەم لەگەڵەکەی لەو کاتەوە لە خەڵکی مووسڵ زۆربەی زۆری کوردەوە وەڵاستەوەیە والله. ئێ باشە ئەبێ کوردەکەشتان باش بێ عەرەبیش بزانن و کوردیش باشە وەیە. باشە پرسیارێکە لێکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات. پێت خۆشە؟ پێت باشە؟ نا والله. پێت باش نییە؟ نا والله. پێت باش نییە ببیتە خاوەن خەڵات؟ نا. کووە دەبێ؟ شتی وە هەیە؟ سوال و جواب خەڵاتت پێ هەدیەت پێ ئەدەم. ناسەبەدیە نازانمەوە نازانی؟ سوالی جوابەکەی. باشە مشکیلە نییە دەستە خۆش بێ سپاس بۆ بەشداریت کاتێکی خۆش خوار لەگەڵ سپاس. نای بەڕێزە؟ عمر محمود. کاک عومەر بەچێوە سەرقاڵی کاک عومەر چ کارێک دەکەی؟ مامۆستەمە. مامۆستای چ وانەیەکی؟ بابەتی ئاین و زمانی عەرەبی. زۆر چاکە لە شە ساق بێ لەگەڵ قوتابیەکانە نێوانە چۆنە؟ الحەمدوللا زۆر باشن؟ زۆر قوتابی منی خۆشی دەوێن زۆر. لەخوا بەسیا بێ. سلامت بی. خەڵکی کوێ مامۆستاییان؟ خەڵکی شەنگال. خەڵکی شەنگالی لە هەولێر دەژین؟ لە هەولێر دەژیمەوە 11 ساڵە. زۆر چاکە. هەولێرە پێ خۆشە؟ هەولێر زۆر خۆشە الحەمدوللا. زۆر خۆشە. هەر لە خۆشیان ئینشەڵڵا. فامیلی مۆڵە پێ چۆنە؟ جوانە ماشاءڵڵای لێبی زۆر جوانە. بۆ پیاسە زیاتر سەردانەکە یان بۆ شتکڕین؟ پیاسەیان شتکردین لە کارفۆر لە دوکانەکان شتی جوانیان هەیە. وایە؟ بەڵێ. زۆر گرنگی بەچی ئەدەی مامۆستا چ شتێک زیاتر ئەکڕی جلوبەرێک؟ والله مەرجیە شتێکی تایبەت بی جلوبەرگ بی خۆراک. بەڵێ. زۆر چاکە. یعنی زۆر عاشقی شتێک نیت؟ نا. بڵێم وەڵا زۆر حەز لە جلە زۆر حەز لە شتێکی ئەوەی نییە بڵێن. زۆر چاکە باشە مامۆستایگەر لەگەڵ پرسیار و وەڵامە باش پێت خۆشە؟ باشە پرسیارێکە لێ دەکەم شعری سەربازی ون هی کام شاعیرە؟ عەبدوڵڵا پەشێو، هێمن موکریانی، هەژار موکریانی؟ هەژار موکریانی. بیگۆڕا پێم خۆشە ببێتە خاوەن خەڵات؟ عەبدوڵڵا پەشێو، هێمن موکریانی، هەژار موکریانی؟ ناوەڕاست چ بوو دووەم؟ عەبدوڵڵا پەشێو، هێمن موکریانی، هەژار موکریانی؟ هێمن موکریانی؟ نا بەداخەوە مامۆستاییان وەڵامەکە ڕاست نەبوو ببوورە سپاس بۆ بەشداری. بە سەراتێکی خۆشت هەیە لەگەڵ قوتابیەکانت بۆم باس بکەی؟ وەڵڵا هین شتێکی خۆش ڕوویدا بێ لە کاتی دەرس بوتنەوەیە؟ شتێکی حالیان بەبیرم نایە کە بڵێن شتێکی ئەوە جیاواز ڕوویدایە بەس ئەمڕۆ ڕۆژ دەزانی دەوام هەموو ڕۆژە هەموو ڕۆژی تشتێک ڕووی دەدایە. وایە؟ ئەمڕۆ هیچ ڕووی نەداوە؟ ئیمتیحاناتە ئێستا ئیمتیحاناتە جەوەکی تایبەتە. باشە داوای لە قوتابیەکانمانەکەی لێرەوە؟ وەڵڵاهی نەسیحەتت چییە بۆیان؟ بەتاکید باشتر بخینن هێوای سەرکەوتوو لە بۆیان دەخوازن. ئێستا کاتێکی تایبەتە دەبی برە خۆیانمان دیکەن ئەتا ئینشەڵڵا هەموو سەرکەوتوو دەبن. ئینشەڵڵا مامۆستاگیان زۆر سپاس بۆ بەشداری زۆر خۆشحاڵ بووین کاتێکی خۆش و خوار لەگەڵ. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. هەی بەڕێزە؟ فریات. کاک فریات. خەڵکی کوێی کاک فریات؟ هەولێر.
خەڵکی هەولێری بەڵێ. دایم ئەو لە کوردی جوانانە لە بەردەکەی زۆر کات زۆر کات بەڵێ خۆم زۆر خەیاتم خەیاتی بەڵێ. پیشەت خەیاتیە بەڵێ. بەس ئەو ئیشە دەکەیت دویشی ترنا بەڵێ. زۆر چاکە لە شە ساغ بێ سەلامەت. لەگەڵ مشتریەکانی نێوانە چۆنە الحەمدلله زۆر باش لە ئیشەکانە ڕازین الحەمدلله طبعا خۆ لە ئیشی خۆت ڕازیت الحەمدلله تا ڕادەیەک بەڵێ الحەمدلله ئەم لە زۆر لە ئیشی خۆم طبعا ڕازی رازني هر نانا اخوي هر نابي يعني كس صد بس الحمد لله راضي وایە هیچ کەس سەداسەد نییە بەڵام مەبەستی قەمان زۆر بە خۆمان بێ طبعاً، ئیشی خۆمان طبعاً. زۆر ڕازی بین وايع دەستە خۆش بە سەرکەوتوبی سلام. قماشەکەش لای خۆتان هەیە یان بله قماش مان هي بەڵێ جۆرەکانی جیاوازن والله تۆزێ باسی خەیاتیمان بۆ بکە پیشەی خەیاتی چاوە خۆش بێ سرتا والله قماش زوري استا بس زياتر هنديه لا هوليريم بله. صيني هي بله. ايراني هي تركي هي بله. او قماشانه هي سلا خواست لەسەر کامیان زۆرە والله زور بزوري استا صيني كان رواجي زورا سینێتە لەبەر چیە لەبەر کوالێتەکە یان لەبەر کوا- سعرەکەیەتی نا والله كواليتي كي بجوري زوي هوليري دا غونزي بەڵێ طبعا من كردستان يعني لا هولير برك گرما وایە قماشەکانی ئەوەندە ئەستور تون نییە بەڵێ. ئێرانیە تونە قماشکی ئەستورا وایە. هندیە خوری زۆر تێدایە ئەستورا بەڵێ بەس ئەو سینیەکە کە وەکو بڵێ ئیسرادە بە خۆمان کە داوا دەکەن دروست بەڵێ دەکرێتن لەسەر تەڵەبی خۆتان لەسەر تەڵەبی دروستەکەن خۆمانە کە لۆجەوی هەولێرێ شش ساقە بەڵێ قەت هەبووە قاتی کەسێکە سەقەت کردبێ ناوەڵە تا ئێستا نا ئەی بۆیان نەهێنایتە بڵێن کورتە درێژە باش شتیوا دەبیتن یعنی تۆزێک بەرین دەبیتن یان تۆزێک دەری دەستکاریم لێ بکە شتیوا دەبیتن باشە بەسەراتی خۆشمان بۆ بگێڕەوە لەگەڵ مشتریەکاندا شتی خۆش ڕوو ئەیات وەڵای لەو کاتێ هیچم لەبیر نییە نازانم هیچی لەبێرنی ناوەڵە ئەی لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی بۆ خدای تا ڕادەیەک ئەگەر بزانم باشم ئەگەر باشە بزانم. ئاسانکاریت بۆ ئەەکەم پێم خۆشە زۆر ببیتە چاک، خاوەن خەڵات زۆر باشە چاک. پرسیارەکەمان شعری سەربازی ون هی کام شاعیرە عەبدوڵڵا پەشێو هێمن موکریانی هەژار موکریانی با هێمن مکریانی بی بۆ خدای شارەزایم لەسەری نیە بەس با هێمن مکریانی بی هێمن موکریانی بێ باڵێ بیگۆرە وەڵامێکترمان بێ بڵێ پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات هاوکاری دەکەم یعنی لەو دوانەکە یەکیان بەڵێ سەربازی ون بەڵێ سەربازی ون عەبدوڵڵا پەشێو هێمن موکریانی هەژار موکریانی بە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا پەشێوی عەبدوڵڵا پەشێو باڵێ تەکیدی ناوەڵای ئەکیدم هەڵەشە نانەبوو ئەڵێ دەستە خۆش بێ وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات سپاس تەواو بەڵێ. وەڵامەکەت خەڵاتێکم بەنێ بۆ ئەم کاکەیە خۆی شارەزایم لەسەری نەبوو بەسە دەست خۆش وەڵامەکە ڕاستە ئاسانکاری بۆ کردی پێم خۆش بوو ببیتە خاوەن خەڵات ئەوە خەڵات ئێمێ بۆ بەڕێزت سپاس دەکەم ئەوە کارتی تێکساس چیکنە دەچی لێ بە فرینان دەخۆیت باشە زۆر سپاس لەگەڵ خواردنا بینێ باشە الحەمدلله ئەرێ وەڵایەوە دیارە پێوە دیارە فەقیرە پێمە دیارە ئەوانەی خۆشخۆر بن ئەو ورگار ئەوە ئەرێ وەڵا هیچی زیاتر حەزت لە چ خواردنێکە بەخۆی زۆربەی زۆری خواردنەکان دەخۆم بەڵام غەربیەکان کەم زۆر کەم باش یعنی وەکو پیتزا و بەڵێ، پاستا بەڵێ. ئەو شتانە ناخۆم زۆر چاکە بۆ خواردنی کوردی خۆمان زیاتر کوردی حەزت لە خۆمان. چ شتێکە وەڵی زۆر کفتم زۆر پێخۆشە کفتە لە ماڵی زۆر خۆش ئامادەی دەکەن ئەرێ وەڵا دەرەجەیەکە دەی باشە لە شیان ساغ بێ زۆر سپاس، زۆر سپاس بۆ سەلامەتی. بەشداریت زۆر خۆشحاڵ بەڕێز، بووین زۆر کاتێکی بەڕێز، خۆش دەستان. زۆر سپاس خوارد سپاس، لەگەڵ. دەستان خۆش، سپاس. بەڕێز. با بڕۆیم زانین کەیتر دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە لەگەڵمان بن. سڵاوتان لێبێ باشی ناوی بەڕێزە میوان میێڤان بەڵێ ئەو کاکەیە کارزان کارزان بەڵێ. خەڵکی کوێ کا کارزان ئاکرێ. ئاکری ئەی تۆ ئاکری تۆش ئاکری بەڵێ. بەس ماشەڵا تۆ سۆرانی باش قسە دەکەی ئەدیکو ئەدیکو باشە ئەو ناوە خۆشە کێ لی ناوی میێڤان بابم بابت دیارە باب زۆر حەزی بە میوان و میوانداریە ئەرێ وەلا دەی باشە هەر ساغ بن ئیشەڵڵا چۆنە هاتون بە فامیلی مۆڵ والله گوت نامە جۆ بگۆڕین جۆ بگۆڕن آره. بۆ پیاسە هاتون بەڵێ هەردووکتان برادرن وایە چەند ساڵە برادرن ناف ساڵە حەف ساڵە بەێ لە مەعات پێکەوە بوو لە مەحەد پێکەوە بوون هەدا ئێستا بەێ زۆر چاکە ژیانی تەلەبەتی خۆشە وایە وڵۆ بۆش بوو باش بوو بەدڵی نێنەی تۆ زۆن بوو باش بوونیش چ مەحەدێکتان تاوا کردووە فنون جەمیلە من جەمیلە دەستان خۆش بێ هەردووکتان ئەو بەشتان تاوا کردووە دەشتان ساق بێ ئێستا بەچیەوە سەرقاڵن چ کارێک دەکەن والله ئیشوکە ئیشوکار ینی چ کارێک سەر کاسپی بەڵێ بەڵێ گاس نام پێشمەرگە تۆ پێشمەرگەی سەر و سەر چاو چاو. ئێوە شانازین ئێوە جێگەی شانازیت نازیت. سپاس دەکەم باشە لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنن
والله باشي باشی عم برك كمان هي زانیاری باشە ئەی تۆ بۆشی نامی تۆ باشی ئەڵە باشم یعنی بزانین چۆنە ئێستا پرسیاردان لێگەم بزانم وەڵامەکە دەزانن بەسەرچە ئەی ئەگەر وەڵامەکەتان نەزانی چیم پێشکەشەکەن بضل خۆت بەڵی خۆم ئەتو قرار بە وەڵی من حەزم لە بەسەرهاتی خۆشە لە نوکتەی خۆشە ئەگەر دەنگتان خۆشە گۆرانێکی خۆشم بۆ بڵێن ئەوی دەوی یاز دەنگی خۆشە وەڵا وەڵا ماشەڵڵا لە کوردیەکانی ئەمەنە جوانە جاڵە دەنگیشی خۆشە زەنگ گۆرانێکی خۆشمان بۆ لێ بۆ ناخۆشم بڕ ئەڵە دەنگی خۆشە دەنگی خۆشە دەنگی خۆشە زۆر چ گۆرانێکتان بۆ لە زیاتر والله باشە پرسیارەکەتان لێ یەکەم ناوی وڵاتێکم پێ بڵێن بەڵێ کە ساڵ تێیدا سیانزە مانگە ئێستا ساڵ لای خۆمان دوانزە مانگە بەڵام لە وڵاتە سیانزە مانگە بەڵێ اختیارتان ئێمە باشە باش یۆنان ئەسیوبیا بەلجیکا ئەیسوبیا تۆڵێ ئەسیوبیا ئەی تۆ ئەی شاسو بیا تۆژەڵێ ئەسیوبیا بەڵێ برادری بای قرار بە یەک قسە بکەن دەستان خۆش بێ وەڵامەکەتان ڕاستە بوونە خاوەن خەڵات خەڵاتێکم پێبن بۆ دوو ئەو کاکەیە فەرمونون ئەوە کارتی تێکساس چیکنە دەچن لێ بە فرینان دەخۆن باشە خۆش بێ ئەوە میوانن بڕۆ نانێک بخۆن اینجا دایوەرن بازاری بکەن یاخوا بەخێر بێن سەر چاو زۆر خۆشحاڵ بووم شتێکی خۆشم بۆ باز ناکەن والله وەختی نێجارێ بۆ وەختی وەڵا ئێستا وەختێدی ئەم دقە زۆر وەختێدی لەگەڵ ئەو برادەرە تا تۆڵی لە مەحەجیش بەیەکەوە بووین دیارەشتی خۆش زۆر ڕوویاوە لەکنەوی هەیە لەکنە من وەڵا دێڵە بۆ والله بەخۆ دەپێکەنی پێدەوە دیارە ئێستش پێکەوەن ڕۆژانەوەە بێک و کار دەکەنیان هەریەکە لە والله شوێنێک بە کار و ئەو شتانە برک ئەوەی نا ینی لێکدا بڕین لێک دابراون باشە بەس هەموو برادێکە ها کۆمەڵشتی خۆش هەیە لە نێوانیا کە ڕووی داوە بەسەر هاتێکی خۆشە لە کاتی دەوامە لە کاتی بازارە والله ئەو زیاتر هەیە من ئەو زیاتر هێنی دە شتێکم پێشکەشکن چۆن شتی وا بێ شتی وا دەبێ باشە سپاسدانەکەم زۆر خۆشحاڵ بووم کاتێکی خۆش خواتان لەگەڵ زۆر سپاس بۆ بەشداریتە چۆنی؟ باش ممنون سپاس باشە ئەو لەسەر خەتی سەریع بوو بۆ کێ ڕۆشتی؟ والله دەڕۆم هەتا ئەو مۆڵی دەچم بە تەیران باشە بۆ مۆڵە دەچی؟ یعنی ئەو دوکانە ئەو دوکانە باشە ناوت چییە؟ دڵدار دڵدار؟ بەڵێ. ئەو ناوە کێ دەی ناوی کاک دڵدار؟ باپیرم باپیرە بەڵێ دیارە باپیرە دڵداری هەبوو بۆیە تۆی ناوە دڵدار پێدەسی وەڵاوجا خاوەنی دوو هاوسەر بوو دوو هاوس یعنی دڵی تەڕ بووە باپیرە پێدەچیت دەی باشە ماوە ئێستا نەوەڵا بەداخۆ دێخوالی خۆش بێ خالی خۆش بێ. سپاس دەکەم بەچی سەرقاڵی کاک دڵدار والله ئیش و کار ئیش و کار چی دەکەیت ڕۆژانە ڕۆژانە خەریکی یعنی مۆزەفم لە کۆمپانیا مۆزەفی لە کۆمپانیا ئیشەکەتان گران نییە ئیشی ئەهلی ناخۆش نییە نانا زۆر باشە زۆر باشە. ئایبینە بۆ من ئایبینە و جەنازانە یاخوا ئایبینە بێ ئێمەش ئەومانەوێ ئایبینە بێت و گەنجەکانمان هەمویان لەسەر ئیشی خۆیان بن و لەسەر پێی خۆیان ڕاوەستن ئەوە هەموو شتێکە بۆ ئێمە الحەمدلله ئەلحەمدولیلا لە ساق بێ هاتووی چی بکڕی لە فامیلی مۆڵ والله منداڵم لە گەردەهر ئەوە ینی ئەها ماڵ و منداڵی لەگەڵا بەڵێ دەی باشە وەکو بەخێر پیاسە بەو شتە. بۆ پیاسە هاتون بە خێربن سەرچاو داشکانن کراوە هەموو دوکانەکان بەخوای تازە بە نوێتی هاتیمە ناوی نازانم دەی زارێ. باشە دەی هەتا ئێستا نازانم والله دەی باشە زۆر چاکە ئیشەڵا سوودمەند دەبن لەو داشکانە پرسیارێک لێ دەکەم وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات هەم بازاڕی بکە و هەم دەبیتە خاوەن خەڵاتیش باشە بابزانین دەخۆ باشە پرسیارەکەمان یەکەمین خوێندنگەی ئافرەتی لە ماڵی خۆیدا کردەوە لە سلێمانی زۆر زانیاریم نیە والله باشە اختیارات تێمێ هەڵبژاردن تێمێ پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات حەبسەخانی نەقیب ڕەوشەن بەدرخان عادیلە خان حەبسە خان حەبسەخان بەڵێ تەکیدی هاتە مێشکم ئەو جەنازانم هاتە مێشکی بەڵێ ئەی بەس هاتە مێشکی وەڵامەکەی پێوتین دەستخۆش وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکمان پێبەن فەرموو لەگەڵ خێزانەکەت بڕۆ لە تێکساس چیکن بە فرینان خۆ بەبێ بەرامبەر مەمنون باشە سپاس شتێک خۆشمان بۆ باسکە لە کاتی کارکردن بەسرت هاتبێ بەخوای شتی خۆشمان نییە چونکە کارکردنی مە لەگەر شۆفێر وەشتانەیە دایمە دایمە شتی خۆش بەخوای زۆر بە زەحمەت زۆر بە دەگمەن بەخوای زۆر بینم نیە لەگە نوکتە وەشتانە لەگەڵ چی بینە باشە زۆر یعنی بینم لەگە شتانە باش نییە باشە سپاس بۆ بەشداریکردن خۆشحاڵ بووین کاتێکی خۆش و لەگەڵ سپاس دەستان خۆش بێ، مەمنون. دەست خۆش
ئەو کاکەیە ماشەڵڵا زۆر زیرەک بوو یەکسەر وەڵامەکەی زانی بووە خاوەن خەڵات با بڕێم زانکەی تر دەتوانێت ببێتە خاوەن خەڵات چۆنی سلام باشی باشی سلام دیاری تو باشی نای بەڕێزە عماد کاک عیماد بەچێ سەرقاڵی والله بكاسبي لێ لە شستاخ بێ چلی کوردی لەبەر کردووە و هاتی بۆ فامیلی مۆڵ و انا ولا قلت ما سدان شفاني ملك بزام كوا بەخێر بێ بۆچی هاتی بۆ فامیلی مۆڵ بۆ والله پیاسا يلا بۆ بۆ نانخواردن پیاسە بۆ هاتی. شتکڕین لا قلت بياسة شكمو بتماش مكرني جبو بێ باشە بەخێر بێ سەرچاو داشکانی زۆر باشیان کردووە دوکانەکان باش. بازاڕی بکە دەبی ینی سودمەند دەبیت بالضبط دويا نرخەکان زۆر هاتوونەتە خوارێ اسا زيادة اللي بابتي بيلا وشتوالا ستا بنجا داش كان نكربو نەها زۆر چاکە پرسیارێکە لێ دەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باشە بله یاریزانی لە جوانی و ئەکتەرێکی ناودار بوو لە ساڵی 1970 هەتا 1990 کێ بوو ئەو کەسە؟ على بجار انت ده ناوێکم پێ بڵێ ئەگەر غەڵەت بوو دەڵم بیگۆڕە باشە هاوکاری تەکەم پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات والله اللي بابتي لجاني باشە هەڵبژاردن معلومات تێمێ ئارنۆڵد ڤاندام ڕامبۆ باراموبي تۆ دەڵێ ڕامبۆ؟ نابی گۆڕە؟ دەی ماڵە ئارنۆڵد. يا راس تاني غلط هذا وندي هەرەوە نێوانە بالضبط یان باشیان خراپە یان ڕاستە یان چەپە وایە؟ هذا وندي دەست خۆش وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکم پێبن بۆ کاکەیە فەرموو ئەو خەڵاتیمێ بۆ بەڕێزە شتێکی خۆشمان پێشکەشکە کاکە والله چارەسەری خەڵاتە کاکە اگر او تام ايش كشكم بێ فەرموو وتشبيله ميردي هي فەرموو او جبرني انا موبايلك هي وەڵا فەرموو وتشبيله ميردي الشاعر هي دلي كمن هلم كرد ميك بشاي توش هلا اكيد استانا دوایی ئامۆژگاریم کە بڵێ ڕاست وایە بیرت بێ ڕۆژان ڕۆژی لە دوایە دەستە خۆش بێ زۆر سپاس سلام ئەچیت ئەو قسەیە زۆر زۆر جوانە ئەو پەندە زۆر زۆر جوانە قسەکانی وتەکانی پیرەمێردی هەم ڕاست بەڵێ وایە بۆ ئەم ڕۆژگارەی ئێستا دەبێت زۆر زۆر کار بە و وتانە بکرێ کە من خەڵەتێکم کرد میکە بە شایی نەسیحەتم ئەو هەر لە سەوی خۆت تازە دەست خۆش بێ زۆر سپاس خۆشحاڵ بووی دەستخۆشی لە بەرنامەکەشتان دەکەم سپاس دەکەم بەرنامەکەمان بەدڵە ئارێ وەڵام من لە فەیسبوک زۆر متابعەتان دەکەم زۆر سپاس دەکەم خۆشحاڵ بووی بناوی مایکە سوورەکەی بەڵێ بەرنامەی مایکە سوورەکە هیوادارش منەکە بەشدارمەوە بۆ قسمەت خوا بە زیابێت کە بۆ قسمەت زۆر خۆشحاڵ بووین ئێمە شتۆمان بینی لە نزیکەوە کاکە گیان کاتێکی خۆش و خوا لەگەڵ زۆر سپاس بۆ بەشداریت خوافیزی بێ خوا لەگەڵ باشی؟ نای بەڕێزە؟ شێروان کاک شێروان بەڵێ. بەچیەوە سەرقاڵی کاک شێروان؟ پێشمەرگینە پێشمەرگەی بەڵێ. سەرکەوتوو بیت جێگەی شانازیت بۆ ئێمە سەلامەت لە بی. ساغ بن تەمەندرێژ بن ئینشەڵڵا سەلامەت چۆنە هاتوون بە فامیلی مۆڵ؟ کچەکەم گوتی بابڕۆنەکەی هاتم لەگەڵ کچەکەت هاتی ئارێ وەڵڵا. ئەی کچەکەت بۆ نایە دلی بەلامە ناشتێنم وەڵاقەت دلی ناش ئەسما خان ناوی ئەسمایە؟ بەڵێ. باشە لە سەلامەت. کێچێ لە خۆتە چیان لە دایکێچێ؟ داچی لە دایکێچێ وەڵا لە خۆشیێچێ بەس ئەوەی دایکی خۆشەوێ ئەلە لە دایکێچێ هەر تەمەندرێژ بن ئینشەڵڵا هەر ساغ بن لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی؟ عیبم نییە وەڵا باشی باشە پرسیارێک لێ دەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات فەرموو ئاەتەل کورسی لە کام سوورەتی قورئاندایە سوورەتی بەقەرە سوورەتی بەقەرە بەڵێ دڵنیای بەڵێ دەست خۆش وەڵامەکە ڕاستە بۆ خاوەن خەڵات خەڵاتێکمان پێبن وەرە ئەسما بۆ کاک شێروان بیری ئەسما ئەسمای. خان دەوەرە وەرە ئەوە بوویتە خاوەن خەڵات دەوەرە خەڵاتەکەمان لێ وەرگرە وەرە بەخوا ئینکارە ئەسما خان نایەت قەیناکە تۆ بیێرە دوایی باشە زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ بەشداری کاک شێروان بە سەراتێکی خۆشن نییە بۆمان باسکی کاک شێروان لە کاتی ئیشکردنە نا وەڵا لە ماڵەوە نا وەڵا باشە سپاس بۆ بەشداری کاتێکی خۆش خوارد لەگەڵ سپاس دەکەم
سلام باشی بعضهم كيرا سپاس دەکەم ناوی بەڕێزێ يوسف کاک یوسف نعم يوسف ئەڵە پێم بڵێ کاک یوسف وەر بڵێ یوسف نانە من لەبەر ڕێزی سەرچاو. خۆت وا دەڵێم بڵێ. بەڕێزی لەلای من سپاس دەکەم، بۆی پێ دەڵێم کاک یوسف مەمنونم، سپاس دەکەم باشمە لای ئەو برادەرەشت سڵاو لێبێ سەرسرم سەرچاوم چاو خۆش بەلای بەڕێزە خەلیل کاک خەلیل بەچی سەرقاڵن کاک خەلیل وڵا ڕۆژانە بێ ئیشی دێنێ ئێرکانە لە خۆمان هێواران والله بێ ئیشن سوێنان بە ئیشەوە خەریکی نەتا چه ئیشێک دەکەن وڵا ئیشی ینی وەکو چی ینی ئێمە کارمەندی حکوومەت نین بەڵێ ئیشی ئەهلی دەکەن بڵێ زۆر باشە لە شتان ساغ بێ مهمەوەی شتێکی بە خۆدانی پێوە سەرقاڵکەن ڕۆژانە لە شتان ساغ بێ ئەی کاک یوسف أمان بەڵێ هەموو تا بەیەکەوە ئیشەکە أمان إيش من إيش ما يعني طيور وشتوايا بريشكو وهلكو بلى. ئیشی تەیر و بابەتی باڵندە دەکەن نعم بالندرنا نا بالندرنا بالندرنا داري ئەوە کاک یوسف دەیە بخاتە پاقلەکەوە یەکەم جارەڵێ ئەوە گەندێڵە نا ئەوە نییە لا مريشك بجملة بەڵێ يعني 100,000 50,000 ذكرين بجملة دفرش دەی لە شتان ساغ بێ بەڵێ ئامریشکی سنگل دەی لە شتان ساغ بێ ئیشەکەتان قورس نییە نبو خوي والله لا بطالي هم رجل رينا والله ئیشەکان لەولە ئاسانی زوزویە بۆێرە تلفونات شتوا وا دەی لە شتان ساغ بێ قورسی تێدا وایە، هەموو هەموو ئیشێک چیشێک نییە ئاسان بێ وایە هەر کەسێک ئیشی خۆی خۆش بوێتن دەبی بۆ تەواوی بیکە وای ڕاستە دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن لەگەڵ پرسیار و وەڵامات چۆنن شارەکان سؤالك ئەگەر ئازای سوالەگە کا یوسف پرسیارێکتان لێ دەکەم وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات بەڵام ئەگەر نەیزانن طارد دينا وەڵا پارەم ناوێت بە سەرهادێکی خۆش مێ بۆ سەرچاو، باسکەن سەرچاو. وەنتان خۆش نیە گۆرانێکم بۆ بڵێن من با هيت بس ببي موسيقى قرينا وەڵا بەڵ. جا چی بکەین ئێستا ئەو جەماعەتی میوزیسیانانە لەکوێ بێنین هيتان بينا رنا نايلة باشە مامۆستا یان پرسیارەکەمان ئەوەیە کام ئاژەڵە ڕۆژانە تەنها نۆ خولەک دەخەوێت نۆ خولەک نۆ خولەک دەخێ تۆ ئایدی باڵندەی و ئایدی حیواناتە ما شي صلي ولا نۆ خولەک نازانم نازانی لە مەجای شەکەی خۆمان دەزانین بەس لەوە نازانین بەڵێ ئەگەر ئاسانکاریتان بۆگەم هەر نایزانن زرافة زەرافە ايه شەمشەمە کوێرە ايه کونە پەپوو لا شمشمة كوريز يا ترمانيا وەڵا شەوەکەی هەموو بە خەوتن دەباتە سەر لا شمشمة كوريان ويساقا لا من داي ناسم شەمشەمە کوێرە ناخەوێت سەگە اخوي ولدك يا کا مزونيا یوسف دەیەم ئەوە قسە خۆشی بس ده ماله رجعان لقصة كان من بتودنا لا دري آخر لەگەڵ ڕێزم بەس بەسێ پیاوە لە ماڵەوە ڕمۆچە بەسکێدە ناو نبا ڕەفەکانی قرآن پێگەنێ لا ويش ده ترسم والله ده ترسم لە ماڵەوە هر دەترسێ خوا ما بس قصينا كراضي بيته بەس ئەو قسە لەگات تۆ هیچ ناوێ نا هرتي لو ده كما دري هيف سمديتيا ئەی هەر تەمەندرێژ بیشەڵا کا یوسف گیان حتى شقاوة 69 سالم بس 69 ساڵێ بس نانای تازه لای خۆمان ئاوا لە 69 ساڵی و لە 6 ساڵیاڵە تاوا پیر بووم شو ده بيرمو ئەوە نییە تۆژەڵی بەسە تەوا نموت تەمەندم بادرێژ نەبێ بيرمو يعني تومن بدمك ئێدە باشە أو ڕاستە تازه رشدة كينو إبري سؤالك کا یوسف گیان وەڵامی پرسیارەکەتان نەیامەوە کام والله ئاژەڵە أنا ڕۆژان شمشمة كوري شيش شەمشەمە كابتن کوێرە ئەگەر من بڵێم بیگۆڕە نايقورم شەمشەمە کوێرە سەگەدە ئەوە نییە نايقورم أو صيام دينا سم ناكب زرافيتسه قبولم برایە بە خۆپیش پێیان ئەڵێنەوە هەر نایگۆڕە کورەگا یوسف نايقورم يا بلقسه خبز ما نابدو کورەگا یوسف ئەمە مۆزوعێکی درە ئەمە مۆزوعی هەڵبژارن و نابا پرسیارە خواي عفتبري زرافين عالم بخواي ئاخر پێمان خۆشە بمرە خاوەن خەڵات عالم بخواي سؤالي ديش بكا زوجو ساقط بو اگر هر باي قوبيا نازمينه وكودبي کا یوسف فەرقی هەیە لەگەڵ تەواوی ئەو کەسانی کە من چاو پێکەوتم لەگەڵا کردن هەمویان پێ خۆشە وەڵامەکە بزانن
ببنە خاوەن نانە زۆر دە باشە من هەر خەڵاتەکە پێ دەڵام شەمشەمە کۆران گۆر وەبرن وەڵا شەمشەمە کۆرە نییە ئەوە دەزانیت چیە؟ بەڵێ ئەرەوڵاشتی خۆشی بیرکەوتەوە گوتیە کابراکە بوو لە مەکتەبی من لە دوکانی دانا گوتی لە خۆم بێم لێرە شێ پرێشم گوتم فەرموو لە خۆت ڕەشەکلیلەکەمدایە گوتم مامەلە سێ تووتری دانابوو تووتی لەپرۆش کابراەکەات گوتی یارە دەروێش گوتی ها گوتی ئەو توتنەی چێن دەرە ئەوەی چێن دەرە ئەوەی چێن دەرە گوتی وەڵاوە یا منتیقەی بتوێریە ئەوەش ئی لای سەرەوەیە ئەوەشی منتیقە هەروە برەیە کابراش هەیەکی زغارەی کرد فوی کرد و ئەوەی کە گوتی دەروێش هەروە برێ لە چێن دەرە گوتی پەک و ئەتو نەزانی خەڵکی ئەو ناوەی وەڵڵای پێت نابێم وەڵامیش ڕاوەستان پاش بدەتەچی کابرا زغارەکەی چشە گوتی چیلۆیەکم دێ لەوەی لە هەروە برێ ڕۆیشت ئەمیش گوتم دەروێش گوتی ها گوتم هەروە برێ لە چێن دەرە کۆرە گوتی ئەمە چوانەوە قسەر قورتەی گوتمە لە خۆدووە برێ بەزان گۆشار برێ زەڕابێ قەت ناوێ ناکەم یەکی دی یەکێکی دی لێ بپرسم باشە هەر عادی حیواناتی ئەمە باشە پرسیارێکی تر کام ئاژەڵە دەنگی نییە ئەوانە پێدەچی دەڵغێن لە زەرافەیدا بێ ئەوە هەر زەرافەیە ئەو فەریقە بە زەرافە ئەمڕۆ پرسیارەکانمە هەمووی دەربارەی زەرافەیە وەڵا ئەزۆ لە برێ زۆر برێ بە خۆت ئەمە بە زەرافە دەچێت نا ماشەڵڵا ئەڵێ گوڵی کاویستە چاکڵێن ملماوە دەدرێژە دەست بەم بدەتە خوددا چێن دەریەوە زەرافە عینە هەیە مادەم ژابی داوە مەمدوو عادی حیوانات خۆش وەڵامەکە ڕاستە دەستە خۆش بێ بۆ تۆ قسەی خۆشمان بۆ ناکەیوە کاگیوسە ئەمە قسە خۆشەکەی ناوتانە عادی چی یاخواتە من درێژ بە قسەکانی زۆر خۆشەوە دایم ئەوە گاڵتە سوابەتان بۆکە دەیتە من درێژ بن ئیشەڵڵا دایم ئا بە خۆشی و بە قسەی خۆش و بە پێکەنینەوە دابنیشن سوالم زۆرە دەبکەدا باشە پرسیارێکی ترێ لێ یەکەم بزانام لەگەڵ وەرزشی و ئەکتەر و ئەوانەیە باشی کاک یوسف لەگەڵ یاریزانان و ئەکتەر و من تۆ ناڵێ پرسیارم لێکە بۆ هەر پرسیارێ لێکم ریاضەبی ئەو عاملی اختصاصم نەوعیدیە ئەوە ئەی باشە پرسیارەکەمان ئاسانە یاریزانی لەش جوانی و ئەکتەرێکی ناودار بوو لە ساڵی 1970 هەتا 1990 ئارنۆڵ یان هەرقەلە ئارنۆڵ تاو دەستە خۆش بێ وەڵامەکە ڕاستە خەڵاتەکە چێ بەسەر چاو خەڵاتمان بنێ بۆ کاک یوسف و برادەرانی فەرموون فەرموو بۆ کاک یوسف ئەوەش بۆ ئەو کاکەیە زۆر سپاس بۆ خۆتان ئەوە دەچنە فامیلی باربەر ئەم ساڵۆن لەسەرەوەیە دیارێکتان ئێنێ باشە؟ وەڵا خۆش دەتوانین بچی حەلاقیشە و ساڵۆنیشە و ئەتوانین بچی قشت چاکەی ژنەکەی مناگەنەیە بە سەفتە پارەی بدێ عەزیل هەدیۆ بەدێ وەڵا بڵێ ئەوە هەدیەم بۆ بردویتێتەوە دڵی خۆش بمانەوە ئێستا ڕۆژی داوانێ ئەو هەدیەی بەرێ وا دڵی خۆش بێ قوربان سوئال دی بکە تەواو شتێکی خۆشمان پێشکەش گۆرانێکی خۆشمان بۆ بڵێ نا لە خزمەتتان کاک یوسف گیان زۆر خۆشحاڵ ئەوە نایەکی ئادی مەتعام مەطعەم دەوێت لێ ناگەڕێنانەکەی بخۆ کارتی تێکساس چکنمان پێ نەماوە بەداخەوە کار پێمان نەماوە کاک یوسف تۆ هەڵێ هەرڵی بازارتانەوە تا کارتم پێ نەماوە لە ئێوارەوە لێرە دەمادەم هەموو غەڵەتم ئەوانی دینە بەرنامەی مایکە سوورەکە ماشەڵڵا بینەری تایبەتی خۆی هەیە بڕواکەی خەڵک لەبەر یەک ڕستم گرتن لەبەر یەک چاوپێکەوتن یەک بۆ لامان ناوخۆیە کەناڵی دیمەن زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ بەشداریتان تو خدا ئێستا بەرەو خەلاس بوون دەڕۆی لەو بەرنامەیە حەز دەکەی شتێکی بخۆن زۆر سپاس دەکەم دەست و چاو خۆش بێ دەوەرن ماریفەتەکەتان هەموو دنیای بۆ ئێمە زۆر سپاستان دەکەم خۆشحاڵ بووم زۆر سپاس دەستان خۆش ناوەڵا زۆر خۆشحاڵ بووین دەستان خۆش بێ کاتێکی خۆش و خواتان لەگەڵ زۆر سپاس
ئازیزانم بەم شێوەیە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم شەی مایکە سوورەکە بەو هیوایان بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ و دەمەوێت لە کۆتاییدا سوپاسی سپۆنسەرەکانمان بکەم حەمە فاشن بۆ دابینکردنی جلوبەرگی من دوکانیان لە داونتاون هەیە هەروەها فەرعێکیان لە دووسایدی منارەیە دەتوانن سەردانیان بکەن و لەو جلوبەرگانی من دەستان بکەوێت لەوێ هەروەها سوپاسی تێکساس چیکن براندی ئێڤرۆشا دیجیتال سیتی تایم ئەربێلا باغی خاتینە فامیلی باربەر ئەم ساڵۆن دەکەین بۆ دابینکردنی خەڵات و دیاری بەرنامەکەمان هەتا بەرنامەیەکی تر بەخواتانە سپێرم و هەر شادمن و خواتان لەگەڵ